خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. هەڵبەتە وا چاوەڕوان دەکرا کە لە دوای بڵاوکردنەوەی ڕێنمایەدارایەکانی پرۆژە یاسایان یاسای بودجەی عێراقی کێشە نەمێنێت، بەڵام ئەو داواکاریانەی کە بەغدا لە هەرێمی هەیە و ئەو وەڵامانەی هەرێم بۆ بەغدای هەیە لای هیچیان تا ئێستا مقنعکار نین. ئەمە شوای کردووە وەکو ئەوترێت ئەم بێدەنجیە زریانێکی تری موچەی بەدواوە بێ. ئێمام شەو گفتوگۆکەین لەو بارەوە بزانین خەتا لە کام لایە. ئایا ئەم دەشکانەوە و دەستبادانە تاکوێ ئەڕوات کە لەسەر قوت و بژێوی ژیانی خەڵکە. خەڵک هەر ئەڵێ ئەم مانگەنا ئەم مانگە چاکە بێ و بەڵکو بتوانین بژێوی ژیانی خۆمان ڕێکخین، بەڵام هەر چاک نابێ و هەر باشیش نابێ و وەفدەکانیش هەر لە ناو تیارەوە بۆ بەغدا و لە بەغداوە بۆ هەولێر بە کەسیش ناڵێن ئەم مردەکاریانە چی. ئێمەم شەو شرۆڤەیەم بابەتەکەین بە میوانداری بەڕێزان بەڕێز بەهجەت ئەحمەد شارەزا لە گرێبە سنەوتیەکان خێربێ کاک بەهجەت و بڕیارەکەمێکی تر دکتۆر کاروان حەمەد ساڵح سپۆڕ یابووری و چاودێری سیاسی بگاتێرە و لە ئەولێرەوە دکتۆر ئاراس عەبدوڵڵاه ڕاوێژکاری یاسایی و چاودێری سیاسی لەگەڵمانە بێت. سوپاس بۆ بەڕێزیشتان. بۆ کاک بەهجەت ئەوەی پێشەچی وتم، ینی بۆ تا ئێستا دەرەنجامێک نییە، ینی ئەو ڕقەمانە مەسەلەن ئێستا ئاساییە بڵێت ئێمە 400,000 بەرمیلەکەمان بۆ نافرۆشی بۆ خەڵک معلومە، مەسەلەن بڵێت ئەمەتان تەواونی معلومە. ئەم تەکنیکی وردەکاریە مانگێک مۆڵەت و هەر چارەسەر نابێ و هەموو جارێ پێش مەعاش ئەو خەڵکە ئەبێت چاوەڕێ ئەوەفدە بکە هاتن ڕۆیشتن بۆ یانی کاک. ئەم کاتتان باش و زۆر سپاس بۆم دەرفەتێش و لێرەشەوە ڕێز و سڵاومێ بۆ دکتۆر ئاراس. طبیعی سەبارەت بەو کێشانی کە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیە هەیە بەشێکی گەورەی پەیوەندی هەیە بۆ ناشەفافێتەوەی کە لە دارایی هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی بەسەر جەم داهاتە نەوتی و نانەوتەکانەوە کە هەیە و هەرێمی کوردستان لە دوای ساڵی 2014ەوە هیچ یاسایەکی بودجەی نەبووە و بە شێوەیەکی زۆر نالۆجیکی و بە شێوەیەکی زۆر یاسایی و نائابووریانە بەڕاستی مامەڵەی کردووە لەگەڵ سەرجەم سێکتەرە ئابوووریەکانی نێوان هەرێمی کوردستاندا. ئەمە لەلایەک و لەلایەکی تریش ئەو پێگە سیاسی هەرێمی کوردستان کە هەیبوو لە پێش دەرچوونی بڕیاری مەحکەمەی ئیتیحادی لە ساڵی 2022 و دواتریش دوای ئەوەی کە لە دادگای نێودەوڵەتی لە پاریس کە بڕیارێکی تر دەرچوو بە ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان، ئەمە وای کرد کە پێگەی سیاسی هەرێمی کوردستان بەڕاستی زۆر لاواستر بێت بەرامبەر بە حکوومەتی عێراق و حکوومەتی عێراق بتوانێت کە هەموو ئەو مەرجوو ئەو شەرتە قانونیانی خۆی کە هەیەی بەڕاستی لەسەر هەرێمی کوردستان جێبەجێ بکات و بتوانێت هەرێمی کوردستان ئەو هەمومان باش دەزانین کە هەرێمی کوردستان پێشتر لە سەر و سیستەمی فیدراالی بەڕاستی مامەڵەی کردووە و دەسەڵاتەکانی خۆی کە هەرێمی کوردستان بەکاری هێناوە زۆر زیاتر بۆ لەوەی کە لە دەستورە بەڕاستی پێیدراوە. ئەمە وای کردووە کە حکوومەتی عێراق لە پێشتران نەیتوانیوە ئەم بابەتانە فەرزکە لەسەر هەرێمی کوردستان، ئەوش لەبەر بەهێزی پێگەی سیاسی هەرێمی کوردستان بوو، بەڵام وردە بەهۆی ئەو هەڵە سیاسیانەیەوە کە لە ناو هەرێمی کوردستاندا کراوە، بەهۆی ئەو ناشەفافەتی کە لە داهاتە نەوتی و نانەوتەکانی هەرێمی کوردستاندا بوو و بەهۆی ئەو هەڵە سیاسیە گەورە یەک لە دوایەکانی کە کراوە بە تایبەتی لە دوای ساڵی 2007 ئەمانەوە کە کۆمەڵە هەڵی سیاسی زۆر گەورە کرا کە ئێستا حکوومەتی عێراقش بەڕاستی بیەوێت کە هەرێمی کوردستان لە قاڵب بداتەوە و هەرێمی کوردستان بیجێڕێتەوە بۆ چوارچێوەی عێراق و بیجێڕێتەوە بیکاتەوە بە سیستەمێکی فیدرالی. ئەمانە بەڕاستی هەمووی لێکەوتی ئەم هەڵە سیاسی استراتیژیە گەورانە بوون کە لە ڕابردوودا کراوە. سەرڕای ئەوەش کە ئەم شاندانی هەرێمی کوردستان کە وەکو جەنابیشت لە پێشەکە باست کرد دەچنە بەغداد و لە بەغداد هیچ شتێک بۆ ڕای گشتی بە شێوەیەکی فەرمی بڵاو ناکەنەوە، بزان هۆکارەکە چییە و بزانن خەڵکی کوردستان بە ئاگا بێنەوە لەوەی کە ئایا بەغداد زوڵمان لێ دەکات، ئایا بەغداد پابند نابێ بە یاساکاندەوە، ئایا بەغداد
دەیەوێت هەرێمی کوردستان بۆ ئەوە دەشارێتەوە کاک بەهجەت. یعنی ئەمە پەیوەندی هەیە بۆ ناشەفافێتەوە کە هەیە و خۆشیان زۆر باش دەزانن کە ناشەفافێتێکی گەورە هەیە و سەرەڕای ئەم هەموو ناشەفافێتە من حەزەکەم لێرەشەوە بەڕاستی بە بینەرانی کورسات نیوز بڵێم یعنی نەکبەتیەکی تر ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کە سەرڕۆیی حکوومەت هەرێمی کوردستان و لایەنێکی دیاریکراوە لە ناو حکوومەت هەرێمی کوردستانە کە بەڕاستی نەوت لە ڕێی تەنکەرەوە دەنێرێتە دەرەوەی عێراق. یعنی وا دەزانێت کە بۆرەکەی گیراوەتەوە ئیتر داتاکان و فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لە لای حکوومەتی عێراق نییە و لەم یەک دوو ڕۆژی ڕابردوودا دوێنێ بە تەحدید کە کۆمپانیای DNO بڵاوی کردەوە دەڵێ ئێمە ڕۆژانە دەستمان کردەوە بە بەرهەمێنانی نەوت و 20,000 بەرمیل دەدەین بە حکوومەت هەرێمی کوردستان و 20,000 بەرمیلیش خۆمان لە ڕێگەی تانکەرە و دەیفرۆشین. ئەمانە هەمووی بەڕاستی سەرکێشی گەورن و بەرمیل بە بەرمیلی ئەم نەوتی هەرێمی کوردستان کە ئێستا بە تاڵان دەفرۆشتێت و لە ڕێگەی تورکیاوە کەسیش نازانێت داهاتەکەی چی لێدێت سبەینە وەکو قەرزەکانی TBI وەکو ئەو قەرزانەی تر کە هەیە لە هەرێمی کوردستاندا دۆلار بە دۆلاری لە بودجە هەیە بەڵێ ئێستا حالێنەوە هەیە بەچی دەفرۆشن ئەو هەمووی دەڕوا بۆ تورکیا یعنی بە ئاشکرا دەڕات خۆوە وا دەزانن چاوی خەڵک ئەبەسترێت چاوی خەڵک نابەسترێت و میدیاکان دەزانێت و حکوومەتی عێراقیش ئەزانێت و سبەینێش ئەم داهاتە ئەم پارەی نەوتە بەڕاستی دۆلار بە دۆلاری لە بودجەی خەڵکی کوردستان ئەبڕێتەوە وەکو ئەم قەرزانەی تر کە ئێستا بڕا و سەرڕای ئەوە بەڕاستی کاک زانە بابەتی ئەم داهاتە نانەوتیەکان هەتا وەکو ئێستا داتایەکی دروست و ڕاستیان نەداوە بە حکوومەتی عێراق و ئەوەی کە من ئاگادار بم لە هەفتەی ڕابردوودا شاندی حکوومەتی عێراق هاتووە بۆ وردبینیکردنی وەزارەتی سامانە سروشتەکان و وەزارەتی دارایی و ئەم بزان ئەم داهاتە نەوتی و نانەوتەکان لەکوێیە هەتا وەکو ئێستا نەگەیشتونەتە دەرەنجامێکی ورد لەگەڵیاندا و ئەمانش بەڕاستی بەهۆی چیەوەیە بەهۆی هەموو ئەو ناشەفافێتانە کە هەیە و بەهۆی ئەوەیە کە هەرێمی کوردستان یاسای بودجەی نەبووە و بە شێوەیەکی نازانستی مامەڵی کردووە لەگەڵ دارایی هەرێمی کوردستان. گفتوگۆ زیاتر لەسەرەکەین دەستخۆش کاک بەهجەت. دکتۆر ئاراس ئەم کاتت باش پێت وایە ئەمەی ئێستا ڕوودەدات ناشەفافێتی حکوومەتی هەرێمی کوردستان و شاندەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە هەر جارە کۆمەڵێک ڕقەمە بن بەغدا پێی ڕازی نابێ یاخود ڕۆژ بە ڕۆژ سەقفی داواکاریەکانی بەغدا زیاترە بن کامیانە بەڕێز دکتۆر ئاراس؟ سڵاو بۆ کاک بەهجەت هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم. کاک بەهجەت بارودۆخی نێوان هەرێمی کوردستان بەڵێ بارودۆخی نێوان هەرێمی کوردستان و عێراق سێ ڕەهەندی هەیە. یەکەمیان ڕەهەندی سیاسیە، دووەمیان ڕەهەندی تەکنیکیە، ڕەهەندی سێمیان ڕەهەندی بێمتمانەیە. ڕەهەندی سیاسی بەشێک لەلایەنەکانی نێو هاوپەیمانەتی ئیداری دەوڵەت کە ئەوڕۆ حکوومەتی عێراقیان پێکێناوە کاریگەری ئەجدای دەرەچیان لەسەرە هەوڵ ئەدەنکەوە ئەو ڕێکەوتنانەی کەوا لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا هەیە بە شێوەیەکی ڕێک و پێک یاخود بنبەست نەگا بە ئەنجام هەوڵی دروستکردنی بەربەست دەنێوان ئەو ڕێکەوتنانە دەم بە تایبەتی دوای ئەوەی دادگای فدرالی بڕیاری دەکەوە پەرلەمانی عێراق بۆی نییە کێشەکانی نێوان ئەو دوو حکوومەتە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق لە ڕێگای پەرلەمانی عێراق چارەسەر بکرێت. زەخت کراوەتەوە لەسەر ئەوەی کەوا بەربەست بۆ ڕێکەوتنەکان دروست بکرێت لە ڕێگای ئەو لێژنانەی کە بە ناوی لێژنەی تەکنیکی هەیە دروست بکرێت. ئەوە ڕەهەندە سیاسیەکەیە. لە ڕووی ڕەهەندە تەکنیکیەکەیەوە ئێستا تەنیا دوو خاڵی سەرەکی ماوە لەوانەیە کاک بەهجەتیش شارەزای ئەو بابەتە بێ. یەک دانانی کامیرەیە لە گومرگە نێودەوڵەتیەکان لە ئەو گومرگە سنووریەکان با بڵێن لەگەڵ چۆنیەتی داهاتی ناونەتی سەداسەد چۆن بنێردرێ هەرە عێراق ئەڵێ ئەبێ سەداسەتمان بۆ بنێرن دوایە ئێمە 150تان بۆ نێرینەوە هەڕێمەڕێ پێویست بۆ ناکە هەروەک چۆن ئیستیقطاعات لە میزانی هەرێمی کوردستان دەکەن لە بابەتەکانی تر ئاینەن 150تان بۆ دەنێرن 150 تر استیقطاع بکرێت لە کۆی بودجەی هەرێمی کوردستان. ڕەهەندە بێمتمانەیەکە ئەو ڕەهەندەیەکەوە دوو ژمارە هەیە ژمارەیەک لەلای هەرێمی کوردستان هەیە لەسەر داهاتی ناونەفتی و ژمارەیەش تریش لەلایەن عێراقەیە حتا عێراق کێشەی لەسەر ژمارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی شەیە کە ئەڵێ ژمارەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان زۆرن بەڵام ئەو ئەمرێکی واقع چۆن بۆ حکوومەتی عێراق واردە و فەرمانبەردا بمەزرێنێ بۆ هەرێمی کوردستانیش دەسەڵاتە و دەستوری عێراق پەیداوە کە احترافی بە پەیمانگای
1920 احترافی بەسەرجەمدا و دەستگا موسساتەکانی هەرێمی کوردستان کردووە ئەو کەشانە هەتاوەکو ئێستا ئەماونەتەوە خۆی کۆی پرۆسەکە کێشە گەورەکە لێرەدا ئێمە لە عێراقدا تاوەکو ئێستا یاسای نەوت و غازمان نییە بەهۆی نەبوونی یاسای نەوت و غاز کۆمەڵە کێشە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا سەری هەڵداوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ئەبێ ئارچی زووە ئەو یاسایە بکرێتە واری جێبەجێکردن و دەنگدانی لەسەر بکرێت لێرەدا ڕۆڵی هەرێمی کوردستان ئەوەی دەبێت نابێ ئەو هەڵەیەکەوە لە یاسای بوو پرۆژه یاسای بوجەداکردمان لە پرۆژه یاسای نەوت و غازیشدا بکەین هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان مزایدەی سیاسی و ناتەبایی ناوخۆیی ئەو شەڕێکەوە لە هەرێمی کوردستان لەسەر بەدەستهێنانی ئیمتیازات و لەسەر بەدەستهێنانی کورسی پەرلەمانی و لەسەر وەرگرتنی پۆستا نەی بەنە بەغدا باکێشەکانی ناوخۆیمان لە ناوخۆی هەرێمی کوردستان بێ بەڵام لە بەغدا یەکدەنگ و یەکڕەنگ بین لەسەر پرسە چارە نووسازەکان هەر کێشەیەکیش پێشتر لە پرۆسەی نەوت هەبێ تەنیا پارتی لێ بەرپرسیار نییە یەکێتی شەریکی ئەو حکومەتە بووە و یەکێتی شەریک بوو هەموو کەزانانی 1953 بە 47 بووە و لێرە بۆرە پارە بۆ هەر بۆ با بڵێن بۆ پارتی جێدراوەتەوە لە ولایەت دەستنووریەکی 1940 پارەکەی خۆی وەرگرتووە ئەبێ خیتابی ئێمە و لێدوانی ئێمە و گفتاری ئێمە بۆ دروستکردنی یەک دەنگدیەک و یەک ڕەنگیەک بێ بۆ چارەسەرکردنی پرسە نەتەوایەتەکانمان هەندێک بابەتێکەوە لە میدیاکان جەمان لێ دەبێت تاوەکو ئێستا حکومەتی عێراق خۆی ئەوتۆمەتی ئاراسی هەرێمی کوردستان نەکردووە و پشتڕاستی نەکردوێتەوە کەواتە ئێمە با نەبین بە پردێک بۆ دانەدەستی هەنجەت بە حکومەتی عێراق بۆ چارەسەرکردنی بابەتەکان ئێستا لە کۆمەڵێک بابەت هەیە حکومەتی هەرێمی کوردستان پابەندی تەواوی بەرامبەر بە پرسی پرۆژه یاسای بووزە و ناردنی 400,000 بەرمیلەکە بۆ عێراق ئامادەیە طبعا ئەو ڕێکەوتنانە هەروە نەکراوە حکومەتی هەرێمی کوردستان داوێتی بە دۆستانی خۆی داوێتی بە سەفارەتی ئەمریکا بە بەریتانیا بە سکرتێری نەتەوە یەکگرتووەکان بە دۆستان لەسەر ئاسنی و دەوڵەتی هەموو ناوەڕۆکی پرۆژه یاساکەیان لەبەردەستایە و باسییان لەوە کردووەکەوە ئێستا ئێمە پابەندینەوە خۆی عێراقا 56,000 بەرمیل نەوتی پێدەگوازرێتەوە چونکە خەزانێکی گەورە و یەدەگێکی گەورەی نییە لە عێراقدا بتوانێت ئەو نەوتە 400,000 بەرمیل خەزم بکەوە یاخود هەڵی بگرێ وەک ئەوە نییەکەوە لە تورکیا ئەمبارکردن هەبێ بۆیە لە توانایدا هەیە ئێستا 56,000 بەرمیل خۆیوە بیبا دەنا حکومەتی هەرێم مانعنی لەسەر ڕادەستکردنی نەوتەکە کەواتە کۆی پرۆسەکە لێرە ئەوەیە دەبێت هەرێمی کوردستان بەسەراحەت لەگەڵ عێراق قسە بکات لەسەر ئەوەی کەوا ئەو کێشانە هیوادار بێت تەکنیکی بێ نەوەکوت سیاسی کەچی ڕەهەندی سیاسیشی لە پشتەوە هەیە بەتایبەتتر دوای کاکزانە من چەند هەفتەی پێش ئێستا لەو کەناڵی ئێوە ئاماژەم بە شتێک کرد گوتم عێراق ڕوو لە گۆڕانە ناوچەکە لە ڕۆگۆڕانە هەروەک بینیشتان لە چەند ڕۆژی ڕابردوو زیاتر لە 3500 مارێنزی ئەمریکی لە ڕێگای خاچی سووریاوە داخلی عێراق بووە ئەگەر هەیە و بەڵێنش هەیەکەوە حتاوەکو سەرکردە سیاسی عێراقیەکانش ئاماژیان بەوە کردێکەوە هەندێک لایانی بەحسابی ئەمریکا خود لە ژێر تایتڵی ئەمریکا لە لیستی سزای ڕەشدانە دوای ئەوەی حکومەتی عێراق نەیتوانی لە ڕێگای ئەو سزا زیرەکانی ئەمریکا بەسەر عێراقیدا سەپان ڕێیان لێ بگرێ حکومەتی ئەمریکاوای بڕیارداوە لە ڕێگای بەکارهێنانی هێز لەگەڵ ئەو لایەنانە مامەڵە بکات خۆی جوڵاندنی هێز بۆ کەنداوی عەرەبی و جوڵاندنی هێز بۆ ناو خاچی سووریا و هێنانی هێز دووبارە بۆ گۆڕەپانی عێراق و دەستواڵاکردنی سەرۆکی ئەمریکا کەوا لە هەر بابەتێک دەستی واڵا بێ کە مەترسی لەسەر سیاسی و ئابووری ئەمریکا دروست بکات چونکەوە چەند ڕەهەندێکی هەیە بە درێژی باسی بکەین لەوانەیە بمانباتە چەند دەرگایتر زۆر باش دکتۆر بازاڕی چین کێشەی سپیکردنەوەی دۆلاری ئەمریکی و ناردنی بۆ ئێران و ئەو وڵاتانێکەوە لە لیستی سزای زیرەکی ئەمریکادانە و چەڕای ئەوەی گۆڕەپانەکە ئێستا هەرچی ئەبینین سیاسەتی ناوەخۆیی و دەرەوەی عێراق لەلایەن خودی عێراقیەکانەوە ناجێدرێت کەواتە ئەوانە هەموو کێشن ئەو گۆڕانکاریانە گرینگە هەرێمی کوردستان و پارتە لایەنە سیاسیەکان بە تایبەتی پارتی و یەکێتی خۆیان بۆ ئامادە بکەن زۆر جار تاکیدمان لەسەر ئەو خاڵە کردیتەوە خۆ ئامادەکردن بۆ ئەگەرەکان و بۆ گۆڕانکاریەکانی ئەو کە لە ئایندەیەکی نزیکدا ڕوودەدا گرینگە ئەبێ هەرێمی کوردستان بتوانێت یەکدەنگ و یەکڕەنگ بێ لە بەغدا بۆ بەدەستهێنانی مافەچارە نووسازەکانمان کاتی مزایدەی سیاسی نیە نابێ هیچ پارت و لایەنێکی سیاسی خەریکی مزایدەی سیاسی بۆ بەدەستهێنانی هەندێک دەنگ و هەندێک کورسی تۆمەت بە لایەنێکی تری سیاسی بەخشێتەوە ئەکرێت ئێمە لەناوەخۆ سیراعی سیاسیمان هەبێ و ڕوئیاشمان جودا بێ بۆ پرسی حکومداری بەڵام لەگەڵ بەغدا دەبێ یەک ئاراستە یەخەت یەک دەستە کار بکەین ئەگەر وانەکەین ئێمە
لە ڕووی ئابوووریەوە زیانمان پێگەیشتووە و زیانە لەوانێت تا چەند ماوەیەش تریش بەردەوام بێ ئەگەر بێت و ئەوان هەر وستیان کارتی فشاری ئابووری بەرامبەر بە هەرێمی کوردستان بەڵێ دکتۆر کاربهێنن زۆر باشە ئەنجومەنی ئاسایشی چونکە هەرێمی کوردستان جگەلەوەی بە پێی دەستوری عێراق شەرعیەتێکی هەیە شەرعیەتێکی پاراستنشی لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و هاوپەیمانانەوە هەیە ئەو شەرعیەتێکی پێدراوە بە طبعا بە بڕیار لەلایەن ئەنجومەنی ئاسایشی بەڵێ دکتۆر گەڕمە لای بەڕێستان کاک دکتۆر ئاراس ببورە نازەم سەڵتی من بۆ دکتۆر بەڕێز دکتۆرەکە بووین کۆنتاکتمان هەبێت بەڕێز دکتۆر ئەگەر ڕێم وڵات بۆی من لە بابەتەکەم زۆر دوور نەکەومەوە ئەوانی جەنابەت باسیەکەی گرنگن بەڕاستی بەڵام کەمێک لەسەر ئەو ڕێکەوتنانە بەڕێز دکتۆر کاروان بەخێر بێ بەڕێستە وەک چاودێریشی سیاسی و پسپۆڕێکی ئابووری پێت وایە ئەو شاندانە کە ئەو ئەڕواو دێتەوە بەدڵ شکاوی هاتنەوە بەدەست بەتاڵی پێم وانێ خۆ بە خواست بێنی چون تا بەدڵ شکاوی بێنەوە بێ بە دەستێکی پڕ و داتای و ئەمە ئیشی ڕقەمە ئەمیشی دڵ و ئەوانە نییە بۆ ینی ئەوەی کە بە معلومە لەلات هەبێت بۆچی ئەوایە ستا سواز بۆ جنابەت کاکزانە بەم میانە بەڕێزەکان بۆڕانی کورسا وڵا کاکزانە نەزەمەگە برادران باسییان کرده بێ ئەمەی کە ڕوئەیات ئەگەر مەجاالم بێ بگەڕێمەوە بۆ فەقەرێک لە پێشوە ئەمڕۆ تقریبا ئەمڕۆ نابەس ئەم ساڵ 20 ساڵ تێپەڕ ئەبێ بە سەر ئەو گۆڕانکاری کە لە عێراق ڕوویە پرۆسی ئازادکردنی عێراق 20 ساڵ هەرێمی کوردستان لە ماوەی ئەو 20 ساڵێ هەر لە سەرەتای پرۆسەکەوە هاوکارێکی لۆجستی و دیبلۆماسی بوو بۆ ئەوەی کە شیعە و سونە بێنە سەر حکم دوای چەندی ساڵ چەوسانەوە بۆی ئەم سۆڕەمان لە بەرچاو یانێ خودی هەرێمی کوردستان هاوکار بۆ لەوەی کە عێراق لە 2003 بکەوێتە دەستی کورد و سونە و شیعە لە دوای 2 ساڵ ئێمە سیاسەکانمان لێرە لەگەڵ شیعە و سونە لەوێ بەشدار بوون بۆ نووسینەوەی دەستورێک تا ڕادەیەک توانی مافەکانی کورد جێگە بکاتەوە لە تاوەکو فیدرالیزم تەنانەت ئەو فیدرالیزمە گەیشتە حدێک زۆرێک لە ناوەندە جیهانەکان ئەوانی کە توێژینەوەی لەسەر عێراق و شەرقی ئەوسەتەکەن ڕێک دەوڵەتێکی ئەمری واقعە یعنی مامەڵی بەغدا و ئەربیلیان وەکو باڵی بەغدایە هەرێمیان وەکو چیلێکرد دەوڵەتێک لەگەڵ دەوڵەتێکی ئەمری واقعە بۆ جۆرە مامەڵی لەگەڵاکە ئەمە بۆ گۆڵانکاری بەسرات کاکزانە ئەگەر ئێمە واقعی بین لە ماوەی 20 ساڵێژ نەحەلم 5 ساڵی کۆتاییە گۆڕانکاری زۆر ڕوویاوە هەر لە پەیوەندی ئێران لەگەڵ سین ئێران لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێران لەگەڵ ئیمارات تورکیا لەگەڵ ئیمارات ئەمریکا لەگەڵ فلان یعنی ئەم گۆڕانکاریانە هەرێمی کوردستان لێ بەدەر نییە بۆیە هاوکێشەی ناوچەکە بە جۆرێک گۆڕاوە باڵانسی هێز بە جۆرێک گۆڕاوە هەرێمی کوردستان نەیتوانێت لەنا ئەم هاوکێشایە بە جۆرێک خۆی بدۆزێتەوە چۆن لە 2003 لە فرسەتی گۆڕانکاری لە ڕژێمی بەعسا توانێت فرسەتە بقۆزێتەوە دوای 20 ساڵ هەرێمی کوردستان بۆ گەیشتە ئەوەی کە ئێستا ئەم هەموو وەفدە ئەڕوا بۆچی باش شتێکی دقیق بڵێن یعنی ناچێت بە مۆزوعی کەرکووک ناچێت بە مۆزوعی ناوچەجێ لەسەر ناکۆکەکان ناچێت بۆ ئەم پرسانە ئێمە تموحمان وا بچووک بۆتەوە ئەچین بۆ موچە کە موچەمان پێدابین ناکرێت بەداخەوە کەواتێمە پرسیار لە خۆمان کەی بۆ گەیشتین بۆم دۆخە من بەشێک لە ڕووی زانستی و لە ڕووی سیاسیەوە ئەگەر شتەکان شی بکەینەوە سێ فاکتەری زۆر ڕئیسی هەیە کە لە عێراق لە دوای 2003 عێراقی بەم جۆرە دروست کرد بزانین ئەم سێ فاکتەرە چی وای کردووە هەرێمی لاواز کردووە بەغدای بەهێز کردووە یەکێ لە فاکتەرەکان کۆنسۆشیالیزمی پێوەدرێ یعنی ڕێکەوتنێکی نێونەتەوەیی ناڕەسمی هەبووە لە نێوان کورد و سنە و شیعە ئێستا ئەم ڕێکەوتنە درزی تێکەوتووە چەندین ساڵە طبعا لە دوای 2004ەوە ئەم ڕێکەوتنە درزی تێکەوتووە خاڵێکی دووەم فیگەرە ڕئیسیە سیاسەکانی سنە و شیعە و کورد لە بەغدا گۆڕانکاری بەسەر هاتووە یعنی لە گۆڕینی فەیسی یەکەم سەرۆ کۆمارەوە کە ئەمە ڕۆڵێکی گەورەی بینیوە هەتاوەکو ئەوانی تر هەتاوەکو سەرۆکوەزیرانەکان ئێستا هەر چارچێوەی هەماهەنگی خۆی دوو سەرۆکوەزیرانی متقاطع یعنی ئەوەی کە خانە نشین کراوە لە ناو چوارچێوەی هەماهەنگیان سوودانیش ئەمە سێ دوو سەرۆکوەزیرانی تایە ئەزموونی دەوڵەتداریان هەیە لە عێراق ئەزموونی تێگەیشتنی و دانوستانیان هەیە لەگەڵ کورد و سونەیە لەگەڵ ئەو پشتیوانیە مەذهبیە سیاسیە دیبلۆماسی اقتصادی کە لە ناوچەکەیان لێشانەکرێت زایدن لەگەڵ ئەو گۆڕانکاری کە لە هەیمەنی ئەمریکا و ئێران لەو ناوچە ڕوویاوە
ئەوە خاڵێکیان وای کردووە کە ئەو گۆڕانکاریە لە فیسی سیاسەکان وەزائیدەن ئەو ڕێکەوتنە نافەرمی لە نێوان ئەم دوانە درزی تێکەوتووە لە خاڵێکی تریشان فشارێکی بەردەوام لەسەر هەرێمی کوردستان هەیە لەبەرەوەی هەرێمی کوردستان لە چاوی زۆرێک لە وڵاتە هەرێمایەتەکان ئەزانن کە زیاتر مەیلی بەلای چیە هەیمەنی کوێ لە هەرێمی کوردستان زاڵە هەیمەنی کوێ لە بەغدا زاڵە ئەگە بە دەقیق باسکەم لە دوای 2020ەوە تەنانەت ئاستی دیبلۆماسی هەرێمی کوردستان بۆ ینی بە جۆرە مامەڵەیە کە ئیتوانی مامەڵ لەگەڵ ئێرانکە لەگەڵ تورکیاکە لەگەڵ ئەمریکاکە لەگەڵ بەغداکە بەڵام یەکێک لە خاڵی وەرچەرخان لە دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان مە بۆ یەکەم جارە یڵم بەس پێویستەکە لە ڕووی زانست و شیکردنەوەکە بکەین دوای کوژرانی قاسم سولەیمانی ئێستا فشارێکی لەو کاتەوە چونکە ئێران وا ئەبینە کە هەرێمی کوردستان بێلایەن نەبوو لەم قەزەیە فشارێکی نەرم بڕ فشارێکەیە لەسەر هەرێمی کوردستان وەزایدەن هەرێمی کوردستان بەو دۆخۆی خۆشی کە نەیتوانێت لە ناوخۆیە جانان لە هەرێمی کوردستانە کێشەکان لە ناوخوا چارەسەرەکرا هەر کاتە کێشەیەکە بوو سەرۆکۆماری پێش و ئەهات لە هەولێر کۆ بوونەوە یەکێتی پارتی کۆ کردەوە هەموو شتی حەلەکە کێشەی بەغداشە حەلەکرد دیقەت بە ئێستا چییە ئێستا کێشەکانی هەرێمی کوردستان لە بەغا چارەسەرەکرێ و بەغا زۆر جوان ئەمە ئیستیقلال کردووە بۆ هەرێمی کوردستان نەیتوانی و خۆیان کێشەکان چارەسکەن بۆ نەیانتوانێت تەنزل بۆ خۆتکرد کەواتە بە کورتی ئێمە لە دوو خاڵی جەرگ بڕە ئێمە نەمانتوانی سەرکەوتوو بین و هەمیشە ئەو دوو خنجەرەمان لامرە خۆمان یامان لەخۆ یەکەم خاڵی بەهێزی خۆمان زۆر بە باشی سووتانەوە کارتەکانی خۆمان زۆر باشی سووتانەوە و کارتی لاوازی زۆریشمان ناوە بەدەسەوە ئەمە بە سوڕەیەکی ئەمە سوڕێکی زۆر کەسێک دەتوانێت زۆر ڕوون تێ بکە باڵێ سوڕەیەکی عامە کە ئێمە ئێستا بۆ ئەم هەموو ستافە ئەچێ ئەم هەموو لیژنە ئەچێت لە ئاستی زۆر بەرز لە پێناوی چییە لە پێناوی موچە تەبعاً ئێستا وای لێ هاتووە پێت بڵم ئێستا زۆر جار بە معلومات پێت دەڵم سوودانی زۆر جار معلوماتی دقیق نایە بە وفتەکان ئێستا هەموو پرسی دارایی و موچە لای یەک کەسە وەزیری دارایی عراق بە پێی بودجە بە پێی ئەو ڕێکەوتێش کراوە ئەمە جاران نەماوە مالکی بێ بەغدا ڕێکەوتنکە لەگەڵ پارتی یەکێتیەکە ئەمە جاران نەماوە فڵان سەرۆکی حیزب بچێ مالکی لە ژوورێکا دانەوە بڵێ ئەبێت ئەمە بۆ کورتکەیت و ئەمە بە سونەکەی ئێستا وەزیری دارایی هەموو شتێک بەدەسەوە تەنانەت داواکان نەک لە 150 داهاتی ناوخۆ ئێوە بگل بەنە بخوان ئەبێ هەموم بۆ بێنن ئینجا من بەشتانەیە کەواتە تۆ شەریک نی لە ئەوانەی هەرێم بۆی نابن ینی چی ینی گرتەکە هاسێریکە گۆڕانکاری دارایی ناتوانێت ئەوی لە چوارچەوەی دەستورانە بێداوای من لوبی مۆزوعەکەچە گۆڕانکاری لە عەقڵیەت و گۆڕانکاری لە پێگار ڕوویاوە یعنی ئێستا وەزیری دارایی ئەو مەستەجە ئەگەیەنێ ئێوە چیتر شەریک نین چۆن جاران سونە و کورد و شیع پێکەوە شەریک بوون ئێستا ئێوە چیتر شەریک نین تەنانەت زۆر شت هەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆیە کەشفی ناکە لەبەرەوەی بەڕاستی شکستێکی گەورە ڕووی تێکردین تەنانەت وەکوم حافظە بە پێی بودجە بە پێی ئەو ڕێکەوتنانێکەیە وەکوم حافظە مامەڵ لەگەڵ هەرێمی کوردستان ناکە لە زۆرینەی بڕگەکانە بەڵام ئەمە ئەوە نا بەسەر ئەوانە تێپەڕیەوە با ئەمە وریابین بەسەریان تێنەپەڕیەوە بەڵام ناچار بوون قبولی بکەن فشاری ئێران هەیە و بەهێزی بەغدا هەیە و زائیدەن کەم نییە مقتەتا سەدر بەحساب بتوانێت حکومت پێک بێنێ بەڵام ئێستا لەولاوە ئەوەی بەدەستیەوە مابێ شتێک دروست بێ قورئانە لە سوید بسووتێنێ و خەڵکەکەی گەرم کا و ئەوەی بەدەستەوە وەکو پرۆسەی سیاسی بە تەواوەتی دوورخراوەتەوە بۆ شیع ئەتوانێ بەم جۆرە خۆی کۆکاتەوە بۆ شیع ناکۆکۆرەوە دوور نەکەویەوە بۆ برا ینی هەرێم ینی بەغدا بە دەستوری و بە پێی چوارچەوەی یاسای بودجە ماوەڵە لەگەڵ وەفدی هەرێم ناکە ئێستا بە پێی ئەوەی بودجە هەیە بە پێی ئەو شتە شارانەوەی شارەوانەی کە بەڵام هەرێم شتەکان لادا بەدەستەوە پرسیاری بە پێی ئەو شتانی کە شاراوەیە شاراوە نییە لە بودجەیە بەڵام میدیا باسی ناکە و دەسەڵات باسی ناکە بڕوا بکە هیچ بۆ هەرێمی کوردستان نەماوەتە تەنانەت لە داهاتی ناخۆ تەنانەت بە ئەمەش بڵام من و تۆ سزای تژڕەوی بدرێن ئەبێ بچێتەوە بەغا ئەو کامێرای پوینتە من لێرە وێڵم پوینت و پوینت هەتاوکە ئەوەشتان نایەوەتەوە بەغا پێش هەڵبژاردن بڵێن ئەمە فەشەلمان پێ هێنا لەبەر خاتری هاوڵاتن هیچ نەبێ بیکەن بە منەت ئەگە هەر لەبەر خاتری بچێتەوە بەغدا هەر ئەبێ بچێتەوە بەغدا ئەمڕۆ ناس بێ بچێتەوە بەغدا بۆیە هەرێم و بەغدا ناگەنە ڕێکەوتن ناگەن ڕێکەوتن لەبەر هەرێم ئەڵێن هەندێک ئەڵێن هەرێم ڕقمی غەڵەتە بە ئەمەش بەسەراحەت پێ بڵێن دا ئەوش بەسەراحەت پێ بڵێن ئەزانین چی لە عێراقا گۆڕانکاریەکان زۆر سەریعن
ولا پڕیشن بەڵێ. زۆر جار لە 10 ساڵە گۆڕانکاری ڕوونایە زۆر جار لە 10 ساڵە بەردەوام هێزی شیعە و ناوەند لە بەغدا زۆر بەهێزە بێ زۆر جار لە پڕ شتێکی ژۆەیە هەموو شتە بە یارەکە عکسە بێتەوە بەڵەوە لێ ناشارمەوە معلوماتە هەرێمی کوردستان چاوەڕێی گۆڕانکاریەکە ئەمە بەشێکی کاتکوشتنە بەشێکی کاتکوشتنە بەشێکی چاوەڕێی گۆڕانکاریەکی ناوچەین هەرێمایەتی و نەودەوڵەتی خاڵێکی تر تورکیا زۆر بەخەستی لەسەر خەتە لەسەر ئەم مۆزوعە گرفتەکە گرفتی ئیدارەدانی وزەیە لە هەرێمی کوردستانە نەوتەکە لە ماوەی ڕابردووە ئەوە لە 2003ەوە هەرێمی کوردستان تەعاان لە نەوەکانیشەوە خەریکی فرۆشتنی نەوتە مەلەفی نەوت بەغدا ناوەت نایەوێت بە تایبەت تەنانەت ئێرانیش بیڵم نایەوێت مەلەفی نەوت وەکو جارێکی تر مەلەفی غاز وەکو نەوتی لێبێ ئەوە نەوتەکە ئیدارەدانی ئەچێتەوە دەستۆمەوە ئەچێتەوە ناوەند بینیمانە و ئەیانەیە بۆ مۆزوعی غازیش نەو دێگلا بکەن و مەلەفی غازیش بە هەمان جۆر نەک فرسەت بن بە هەرێم هەر لە سەرتاوە لە دەستی بەغدا کەواتە ئێستا من بۆی بۆ بینەرەکانم ڕوون بێ زۆی بسمە لای پرسیاری ماوەسە بە زەدیش تورکیا زەخت لە حکوومەتی هەرێمەکە کە پارتی دموکراتی کوردستان تیدا باڵا دەستە بۆ ئەوەی مماتەڵە بەڕقام و شت بکات و نەگەنە نەتیجەیەک بۆ زەخت ناکە عراق بگاتە زەخت گۆڕانکاری و معلوماتانەی هەمە چەند هەفتەی داهاتوو وەزیری خارجی تورکیا ئەگاتە بەغدا یان ئێوەی ئەو خۆی سەرپەرشت لەم هەفتەیشە وەزیری وزەی تورکیا ئەمە معنای هەیە پێش وەزیری خارجی وەزیری وزە دێتە بەغدا لە چەند هەفتەی داهاتووە هاکەن فیدان ئێدە بەغدا لە دوو ئەمە هەموو ڕێخۆشکردنە بۆچی بۆ هاتنی ئەردۆغان بۆ بەغدا بەغدا تورکیا ئەو مەرجانەی کە هەیەی ئەو 6 مەرجێکە هەیەی ئەم مەرجە قورسانەی بۆ هەیە بۆی زۆرترینی جێبەجێکە ئەمە خاڵێکی تر تورکیا بیرۆکەیەکیە ئەڵێ چەندین ساڵە و لە ئەزەلەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەڵێ نەوتی خۆمانە و مافی شەرعی و نەتەوەی خۆمانە ئەڵێ ئێمەش ئاو بە بەلاژ ناین پرسی ئاو پرسی نەوت یەک مەلەفن لە لای تورکیا وەزائیدەن پرسێکی ئەمنیش لە ناو مۆزوعەکەیە بۆیە هەرێمی کوردستان چاوەڕی دوو شتەکە چاوەڕی حەدەسەکە گۆڕانکاریێک لە ناوچەکە لەبەری گۆڕانکاریەکان سەریعن چاوەڕی دانوستان چونکە ئەمانە بکردنی ئەمانە مەفعول بین هەم بەغدا هەم هەرێمی کوردستانیش چاوەڕی دانوستانی لەگەڵ وتمان گۆڕانکاریەکە چاوەڕی دانوستانی تورکیا و بەغدادن بۆی بگەنە نەتیجە لەسەر وزە بەڵام بیرمان نەچێ تورکیا ڕاستە هەرێمی کوردستان گرنگە بۆ تورکیا گرنگە بۆ ئێران بەڵام بەغدا بەتەنیانە بەڵام ئەو بورجە زۆری کە لە بەغدا هەیە ئەو پارە زۆری کە لە بەغدا هەیە ئەو کیانە شەرعیە قانونیە دەستوریە نێودەوڵەتی کە لە بەغدا هەیە وەزائیدەن لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی زۆر شتەوە تورکیا بیر لە بەرژەوەندی خۆیەکاتەوە کامیان زۆرتی دەستکەوێت زۆر بە ئاسانی دەست بەدارەوی ترەبێت زۆر باش مامۆستا کەواتە ئەو مماتەڵەکردنە لەسەر ژیرفانی خەڵک و قوتی خەڵک بۆ ناکرێ خۆ ئەوە زامن بکرێ ئەنجا یاری بکریان هەرێمی کوردستان ئەو قوتەی نەماوە کاکە زانە هەرێمی کوردستان ئەو پێگەی بۆکو پێشترش باسم کرد ئەو پێگە سیاسی کە هەی بوو لە ڕابردوودا ئەویش بەهۆی بوونی سەرۆک مامجەلال و کۆمەڵە سەرکردەی بەتوانەوە بەهێز لە عێراقا هەبوون بەڕاستی هیچی ئەو پێگەی لە دەست داوە وەجارێکی ترش بەدەستی نایێنێتەوە کۆتایی پێهاتەوە من هاوڕای دکتۆرم کە دەڵێ هەرێمی کوردستان چاوەڕێی حەدەسەکە بەڵام ئەو حەدەسە جارە دروست نابێت و لەوانە بۆ 10 ساڵی کەش دروست نەبێت لە مەنتیقە بۆیە چاوەڕوانکردن و بووماتەڵەکردنی بەرپرسانی هەرێمی کوردستان و یاریکردن بە قوتی خەڵکی کوردستان ئەمە کارەساتی گەوری لێ قەومێت بەڕاستی خەڵکی کوردستان تەحمولی ئەوەی نەماوە کە دانیشێ 6 ساڵی تر بێموچە و بێداهات بێت خەڵکی کوردستان یعنی ئەوەشی کە هەی بوو لە پێش ساڵی 2014 و لە نەتیجەی هاتنی ئەو بوو جەزە بەلاحی کە لە عێراق و ئاهات بۆ هەرێمی کوردستان و خەڵک گیرفانی پڕ بوو ئێستا گیرفانی خاڵی بۆتەوە 6 ساڵە 7 ساڵە 8 ساڵە خەڵکی کوردستان لەسەر گیرفانی خۆیەژی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بێباکانە لەم ماوەی ڕابردووە ئیشی خۆی کردووە بە وعدی مزەیف بە کۆمەڵێک دروشم بە کۆمەڵە بەمانە بردوێتی بەڕێ بەڵام ئێتر خەڵک لە توانە و تااقەتیان نەماوە بڕوا بکە کاکزانە من لەم ماوەی پێشوە لە جێگەیەک بووم فەرمانبەرێکم بینیوە گریاوە ئەڵێ کابرای ساحبخان و خەڵی کوتاوەتە سرم بۆ کریەکەی باشە یعنی خەڵک لە توانە و تەحمولیان نەماوە دانیشێت چاوەڕێ ئەو بکە وڵای بەشکم حەدەسێک ڕوو بدات
ئەم حەدەسە کاریگەری سیاسی دروست بکات لەسەر عێراق و عێراق بەڵام دکتۆری ژێڵێ واقعا واقع بالضبط ئەمە بەم شێوەیە سەبارەت بە پرسی غاز طبیعی پرسی غاز کە دکتۆریش باسی کرد حەزەکەم کۆمنتێکم هەبێ لەسەری پرسی غاز لە ناو هەرێمی کوردستانە هەتاوەکو ئێستا غاز تەنها بۆ پێداویستی ناوخۆ بەکارهێنراوە و پێداویستی خەڵکی کوردستانی لە زاخۆ هەتاوەکو گەفری هەتا گەرمیان پێجەبەجێ کراوە بەبێ جیاوازی و خەڵکی کوردستان لە کێشمەکێشمی سیاسی غاز بە دوور خراوەتەوە بەڕاستی ئەوش بە هیمەت و بە عقلی سیاسیانە دوور خراوەتەوە نەک بە قسە و گفتار و کۆمەڵە بابەتی تر ئەجینا ئێستا ئەفرۆشرا باشیش ئەفرۆشرا و مشتریشی حاضر بوو بەڕاستی بە تایبەتی لە کاتی شەڕی ئۆکرانیا مشتریشی حاضر بوو و ئەگەر ببووە هەرێمی کوردستان بچواتە ناو ئەو کێشمە سیاسی لەو کاتە کە ڕوویدا بەڕاستی ماڵکاوری گەوری ئێنا بەسەر خەڵکی کوردستان لە دۆسیەوە زۆر خراپتر بوو پێت وایە ئەم دەست بادانی خەڵکە لە بێدەسەڵاتیە یان بە مەبەستە و نەخێر بە مەبەستە تاوەکو ئێستا پرسی نەوتیان بە تەواوەتیەک تەسلیمی حکوومەتی عێراق نەکردو هەر بۆ معلومات بە خەڵک بزانێت هەتاوەکو ئێستا ڕێکەوتنەکان هەر ئەتوانن تەسلیمی نەکەن چونکە ئێستا بەپێی تاوەکو ئێستا لیژنە ناو ژیوانەکەی پاریس تا ئێستا تەسلیمیان نەکردو تا ئێستا بە تەنکر ئەو دیوەکەن تاڵان فرۆشیەکەن هەتا ئەم دقەی کە جگەل لەو 55,000 بەرمیلەی کە وەزارەتی نەوتی عێراق و حکوومەتی عێراق ئیعلانی کردو لە ئەدرێ بە کار و تەصفیە دەکرێت و دەڕات بۆ مووسڵجگەل لەوە زیاترێک بەرمیلکە تەسلیم نەکراوە هەتا ئێستا هەرێمی کوردستان نەیکردووە و حکوومەتی عێراقیش توانای ئەوەی هەیە کە 400,000 بەرمیلە لە هەرێمی کوردستان وەربگرێت ئەسڵەن لە هەرێمی کوردستان خۆی لە ئێستا 3 مەسفای گەورە و تقریبا 2 مەسفای تری مامناوەندیتە لەگەڵ جگەلەوەی کە مەسفای سەلاحەدینی 1 و 2 لە کە کەوتۆتە کار و ئەتوانێت نەوتی هەرێمی کوردستان زۆر بە احتیادی بپاڵێەوە 400,000 بەرمیلە کێشە بۆ حکوومەتی عێراق دروست ناکات ئەگەر هەرێمی کوردستان ڕادستی بکات ئەمە خاڵێکی تر و خاڵێکی تر پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستان خۆی و بەم بەرپرسانەوە یعنی ئەمان دێن مماتەڵە دەکەن ئەمان دێن ژمارەکان چاواشە دەکەن گۆڕانکاری بە ژمارەکان دەکەن تاوەکو لەگەڵ حکوومەتی عێراق نەگەن و ڕێکردنی ئەمە تەجروبەی ڕابردوومان هەیە لەگەڵانە ساڵی 2021 کاقوبات ئەو کاتە جێگری سەرۆکی حکوومەت سەرۆکی شاندی هەرێمی کوردستان بوو باشترین ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی عێراق کرد و کە ئەو کاتە پێگەی هەرێمی کوردستان زۆر لە ئێستا لە ڕووی سیاسیەوە بەهێزتر بوو بەڵام کاتێک کە هاتنەوە هەرێمی کوردستان نانێژ ئەو ڕێکەوتنانە بچێتە بواری جێبەجێکردنەوە نانێژ خەڵک سوود ڕقم نادەنیان ئەو ڕقمانی بەغدا داوایان لێکە ئالۆز ئەم ڕقمانەی نەخێر ئەو ڕقمانەی بەغدا داوایکێکی ئالۆز نییە ئەو ڕقمانە موجودە پێویستە ئەگەر کەسێک نەک حکوومەت بێت ئەگەر دوکانداریش بێ پێویستە بزانە داهاتی چەند و فرۆشتنی چەندە و دەستمایەکەی چەند ماوەتەوە یعنی دەبێ ئەمانی بەڕاستی هەمووی بەدەستەوە بێ بەڵام ئەو ڕقمانی کە لە هەرێمی کوردستانە هەیە بە عەمدی کێشەی بۆ دروست دەکەن بە عەمدی ڕقەمی دروست نادرێتە دەست حکوومەتی عێراق و بە عەمدی بەڕاستی مماتەڵە دەکرێت لە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقا و ئەو کاتە تۆمەتەکان ئاڕاستی حکوومەتی عێراق دەکرێتەوە گوایە حکوومەتی عێراق مماتەڵە دەکات کاک زانە ئەمە یاسایە و دەرچووە بمانێەوە نەمانەوێت یاسا لەسەر هەموو لایەک جێبەجێ دەکرێت پێشتر لە مانگی 4 هەرێمی کوردستان ئەو کاتە کە سەرۆکی حکوومەت خۆی چوو لەگەڵ حکوومەتی عێراق کۆمەڵی ڕێکەوتنامەی سیاسی کرد و کۆمەڵە لەم ڕێکەوتنانە لە یاسای بوجا ڕێک خرا یەکێک لەو بابەتانە لەوەی کە بابەتی ئەگەر کێشەیەک دروست بوو ئەمانە ڕێزوزەرای عێراق تەدەخل بکات باشە لە دوای ئەوە لە دوای دەرچوونی یاساکە عنی زۆر استغرابەکەم خۆیان چون داوایەکیان تۆمار کرد لە محکەمەی اتحادی لەسەر یاساکە ئەم لەسەر ئەم مادەیە ئەوە بۆ محکەمەی اتحادی وتی ئەمە نایاسایە هەموو دەسەڵاتەکانی جێڕایە بۆ وەزیری دارایی بۆ طەیف سامی یعنی خۆیان بەمە کەلەپچەیەکی تری کردە دەستی خۆیان کە ئەمە بۆ ڕێک نەکەوتنە ئەمە خۆی زانی چۆنە یان چۆن ئەوان ینی ئەو فشاری موچیان لەسەر کاک بازت مەسەلەن چۆن دەبریەکەن مەسەلا زۆر بە سادەی ئەمان جۆ بە خەڵک نادەن زۆر بە سادەی پێت بڵم جۆ بە فشاری خەڵک نادن جۆ بە داواکاری خەڵک نادەن و ئەمان مڕاهەنە لەسەر چی دەکەن لەسەر بێدەنگی خەڵک بەڕاستی یعنی خەڵکی کوردستان و فەرمانبەران بێدەنگە و مڕاهەنەی لەسەر دەکەن زۆر باشە دکتۆر ئاراس کەواتە ئەوەی کە دەوترێت مەسەلەن لێرە بەهێزی پێگەی هەرێمی کوردستانەوە لە ئێستاش هەرێمی کوردستان چاوەڕێەوە کە حەدەسێک ڕووبدا بەڕێزی شت بەشێک لەو ڕەهەندانە باس کرد کە ئەگەر بێتەوە حەدەسە ڕووبدات جایتر شەڕێکە عێراق لاوازە بێت دۆخە گۆڕێت چوارچێوەی هەمانجی بەرامبەر سەدر یان سوننەکان
ئاچی پیلانێک یان پلانێک بەڕێوێ لە ژێرەوە ئەمە بە دەردی هەرێمە خوات وەکو فارسەڵەت بەپێ ئەو دۆکمنتانەی لە بەردەستی مندایە سەرجەم ئەو مادانەی کەوا لە لێوان ڕێککەوتنی لە ڕێککەوتنی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا هەیە پابندەکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جێبەجێکرایە. ئێمە ئەوانەی کە لە بواری یاسا خوێندویانە و لە بواری دەستوری خوێندیان لە بڕگەکان شارەزان ئێمە ئەگە سەیری دەستوری عێراقین هەندێک مادە کە دانراوە دژ بە مادەیترە عێراق دائیمەن بۆ بەهێزکردنی خۆی و با بڵێ من لە ڕووی یاساییەوە کارەکەم دێ پشت بە مادەی 1911 بەستێ کا لە تەواوی نەوتی عێراق لە ژێر هەیمەنەی حکوومەتی عێراقدا و تەسەڕفەکەیە بێ لە حکوومەتی عێراق بکات و داهاتەکەشی بۆ هەموو خەڵکی عێراق بێ لە هەمان دەستورەگە سیرکەی مادەی 1970 هەیە کەوا دەسەڵاتەدا بە هەرێمەکان بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی مەرکەز و دەسەڵاتی دەرهێنان و فرۆشتن و عقدیشی داواتە هەرێمەکان کەوا ئەنجام بدەنەوە مادەی 1970 دەستورە کەواتە ئەمە لە عێراقدا کێشەی هەبوونی تەفسیری مادە یاساییەکانمان هەیە لە دەستور لە ناو ئەو ڕێکەوتنانێکەوە هەندێک بڕگەی یاسایی داهاندرێ دەربارەی شتەکان من نابێ من لەگەڵ ئەو بڵم سەرجەم کێشەکان کەوا ئێستا باوەتەوە تەنیا هەرێمی کوردستان تێدا تاوانبارەت چەند هەرێمی کوردستانەکە کەم و کوڕوشێ بێ عێراق دوو ئەوەندە ئێمە دیارە چەندین ڕێکەوتن پێشتر لەگەڵ حکوومەتی عێراق ئەنجام درراوە تاوەکو یاسای نەوت و غاز لە عێراق بەرجەستە دەبێ بۆ هەرێمی کوردستان هەیە مامەڵا بەنەوت و غازی هەرێمی کوردستانەوە بکە ئەوەی کەنەی کردووە دەسەڵات پرۆژه یاسای نەخسوتە کار ئەوە هەرێمی کوردستانە یاخود عێراقە هەمومان دەزانین لە پەرلەمانی عێراق زۆری نەشیعە و زۆرینە عەرەبن بە شێوەیەکی لەناو عەرەبی شیعەیە بۆ نەیانویستوە تاوەکو ئێستا پرۆژه یاسای نەوت و غاز دروست بکەن خۆکەم و کوڕەکەی هەرێمی کوردستان نییە سەرڕای ئەوەی کەوا ناشەفافی لە ناو ڕێکەوتنەکاندا هەیە کە سەرڕای ئەوەی خوێندنەوەی جیاجیا بۆ مادەکاندا هەیە لەو وڵاتەدا بەداخەوە نەڕێکەوتن ئەهەمیەتی خۆی ماوە نە مادە یاساییش ئێمە کاری بە تەواوەتی توانین کاری دەسە بکەین پارتی و لایەنە سیاسیەکان بە پارتی و بێچێتی و ئەوانەی کەوا لە عێراق ئەندام پەرلەمانیان هەبووە هەڵەیەکی استراتیژیان لە پێشتر کردووە کەوانیان توانیوان انجمەنی فیدرالی دروست بکەن کەوا کلیلی چارەسەری کێشەکانی عێراقی فیدرالی دەبوو ئێستاش لە عێراق ڕوانگەیەک هەندێک لایەنی سیاسی پێیان وایە عێراق وڵاتێکی مرکزیە بەبێ ئەوەی بگەڕێنەوە دەستوری عێراق بخوێنەوە کەوا سیستەمی سیاسی عێراقی لە سیستەمی مرکزی گۆڕاوە بۆ سیستەمی فیدرالی خۆیان ئەگەر دەسەڵاتیان هەبێ هەندێک ئەو مەسەلەی فیدرالەکی دەناو دەستوری عێراقدا ناهێڵن پێگەی سیاسی هەرێمی کوردستان لاواز نییە ڕاستە لە ڕووی ئابوووریەوە کۆت و بند کراوە لاەنە سیاسی عێراقیانش باش درچیان بەوە کردووە خۆشیان تاقی کردوێتەوە لە ڕووی هێزەوە لە ڕووی هێرشکردنەوە نەیانتوانیوە لە ڕووی سیاسیەوە پێگەی هەرێمی کوردستان لاواز بکەن هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی پێگەی باشە لەسەر ئاستی ئیقلیمیش ئەو ڕۆڵی خۆی توانیوە بجێڕی لە کاتێکدا ئەگەر عێراق ئامادە نەبێت دان بە ئەو ڕێکەوتنەکان دابنێ یاخود بڕگە و مادەکانی ڕێکەوتنەکان وەکو خۆی جێبەجەکە بە ئەجندای دەری چی کێشە بۆ پرۆسەی سیاسی یاخود ئەو ڕێکەوتنانە دروست بکات و کارتی فشاری ئابووری بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاربێنێ لەسەر هەرێمی کوردستانە هەروەک چۆن سەدانەوەتی ئەو سکاڵانە لەلایەن دژی هەرێمی کوردستان لەلایەن پارت و لایەنە سیاسیە عێراقیە با بڵێن کوردیەکان تۆمار کراوە با بچن لە دادگای فیدرالی سکاڵا بکەن ئەوەیە من ئاگام لێیە ئەو دۆکمنت و ڕێکەوتنانە هەموو درراوە بە دکتۆر پێت وایە حەدەسێکی وها ڕووبدات بەدەستانیش ئەوەی کە ئێستا قابلی گۆڕەکە عێراق دوای خوێندنەوەی لەسەر راپۆرتەکان ئەوە حکوومەتی عێراقیە بەشێ لە من جێم لە هەندێک با بڵێن شیکەرەوەی سیاسی یاخود چاودێری سیاسیە بێ ئەڵێ بۆ هەرێم پابند نابێ با سەدا بنێرێت دوای با عێراق 150 دکتۆر جۆ لە پرسیارەکەی منە جۆ لە دەنجی منە بۆ عێراق پابند نابێت 150 کار وەک چۆن لە مانگەکەی ڕابردوو لە جیاتی 900 و کەسر ملیار بنێرە 500 و کەسی دینار ئەو کەیتری ئێستقطاع کرد کتێوە داهاتی ناخۆتانە ئەگەر ئیرادای جێبەجێکردن هەبێت ئیرادەی ڕێککەوتن هەبێت دەتوانم بگەنە نەتیجە ناکرێت لە پێناو ڕێککەوتن لە چوارچێوەی ئاشتی بە ئاشی چارەسەرکردنی کێشەکان من پیلانجێریت لێ بکەم کاتێک کە دەزانم تۆ پیلانجێری لێ من دەکەی من کارتی فشارم بەدەستەوە ئەبێ بەڵام بەداخەوە ئەوەی کە کێشەیە لە بۆ هەرێمی کوردستان پەرتەوازەی نێوماڵی کووردە
مزایدەی سیاسی پارت و لایەنە سیاسیەکانە بەرامبەر بەیەکتری نەیانتوانیوە یەکدەنگ و یەکڕەک بن لە بەغدا دابەش بوون بەسەر دوو بەرەی سیاسی جیاوازەوە کاریگەری ئەجندای ئیقلیمی لەسەر ئێمە هەیە ئەو واقعەکە دەبێت هەموو خەڵک بیزانێ ئەو کاریگەریانە وای کردوەکەوە نێوماڵی کورد لەت بکە ئەگەر هاتوو نێوماڵی کورد یەک ببایە بە یەک کارتی فشاری هەرێمی کوردستان و کشانەوەی لە حکوومەتەکەی سوودانی بربەست و کێشەی بۆ حکوومەتی سوودانی دروستەکە دەگەشتە سەر لێواری هەڵوەشانەوە بەڵام تاوەکو ئێستا هیچ گەرانتیەک نییە سبەین پارتی بشێتەوە ئایا چێتی دەکشێتەوە یەکێتی دەکشێتەوە ئایا پارتی دەکشێتەوە یاخود لایەنەکانی تر دەکشێنەوە ئەوەیە کێشەی ئێمە کێشەکانی ناوەخۆی خۆمان بردووە ئەو کاک دکتۆر باسی کرد لە بەغدا چارەسەری دەکەین پێویستە کێشەی نێوماڵی کورد لە نێوماڵی کورد چارەسەر بکرێ بۆ پرسەنەتەوایەتیەکانشمان ئێمە دەبێت لە وەخدا بن کێشەی کورد خۆ کێشەی موچە نەبوو ئێمە لەسەر کێشەی هەزاران شەهید و کێشەی نەتەوەیەکمان هەبوو وەک کاک دکتۆر باسی کرد ئێستێمە لە موچەمان کۆ کردوتەوە بەداخەوەکەوە ئەو پەرتەوازەی نێوماڵی کورد یەکێتی و ئەو لایەنە سیاسیانەی کەوانستانن تەحبەر تەحملی بەرپرسیارەتیەکەن هەموو کێشەکانش ئەبێت لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە چارەسەر بکردن ڕێگای پارتی و لایەنە سیاسەکە ناکرێت زۆر هەڵەیە حزبی سیاسی بچێدان و سام بکات لەسەر پرسی موجە لەگەڵ عێراقا ئەمس لەگە سەرۆک وەزیرانە دابنیشێ تۆ حکوومەتت هەیە ئەگەر لایەنێک دەستی بەسەر حکوومەتدا دەڕوا و کێشە بۆ شتەکان دروستەکە ئەی لایەنەکەتر بۆ لە حکوومەتی هەرێم ماوەتەوە با زۆر بە عەلەنی بێ لەسەر کەناڵەکانی ڕاگەیاندن سەرۆکی حزبەکە مەکتەبی سیاسی و تەبێژی حزبەکە بڵێ ئێمە وەکو فڵان حزب لە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان لە حکوومەتەکە ئەکشینەوە لەبەر ناداری و ناشەفافی و لەبەر ئەو بابەتانەی کە ئێمە هەبینین زۆر باشە بەڕێز دکتۆر ئاراس ئەگەر شەریکی لە حکوومەتی هەرێم شەریکی لەو دەستکەوتە مادیانێک کەوا ناحکوومەتی هەرێم هەیە لەلایشتر ئەگەر بتوانن دەرجینەوە من و دکتۆر ڕێکخەن بۆی ئێمە گەمان ڕێگەشیژڕونی بکەوە هۆکاریشانەوە چیە هەتاوەکو یەکێتی لەناو حکوومەت بێ گۆڕانە ناو حکوومەت بێت هەرچ ڕوانگەیەک و خوێندنەوەیەکیان لە قەرارەکانی ڕاگەیاندن هەبێ هەمان خوێندنەوە دەبێت کاکزانە بەڵێ ببوورە دکتۆر جۆم لە دەرگت نابێ بۆیە من لە سەقسەکان بەردەوام دەم ببوورە ئەو گرفتە هەیە بەڵێ ببوورە دکتۆر کاروان کەواتە ئەو بابەتە سەربەرە کێشێ هاوڵاتی لە کاتێکە هەموو نزیک موچەیەک باسیەوە کاکە دوو موچە دێ ئەرە نایە ئەرێ موچەدا بەشەکرێ لەو مانگەوە بڵێ بە 12 ڕۆژیش و لە پڕ بە 4 قایمەی ئەعلان کراوانە ینی ئەم مانگە شەروا بێ بە پێ معلوماتی خۆ دەگەر ئەم دەست بادان و ئەم ڕقم هێنان و بردنە بەردەوام بێت وڵی قسەیەک هەیە ئەوترێ خراپترین دەسەڵات ئەوەیە کە کەوتە ناوکۆکی لەگەڵ هەج لایەنەکە پرشکەکەی بۆ هاوڵاتی بێ بەداخەوە دەسەڵاتی هەرێمی کوردستان بە جۆرێکە هەموو کات کەوتی بێتە ناوکۆکی هاوڵاتیان بەو بینە فلیقاونەتەوە هەموو کاتێکش کەوتە بنەخۆشی دابەشیان کردووە لە بین یەکا و هاوڵاتی هەرباجەکە یاوە بۆیە هاوڵاتی ئەخیر شتەکە دەسەڵاتی هەرێمی کوردستان بیری لێ کاتەوە کە خۆی ڕێک پێچەوانێتی لە ستانداردی عالەمیە تۆ چۆن بتوانی گلەی خەڵک نێڵی تۆ چۆن بتوانی ئەمە ڕیشەکەی چێ بۆچی ئێمە هەنێ توێژینەوە هەیە کە لە هەندێک ناوەند ینی بە حکمی کاری ڕاوێژکاری ئەوە بۆ نمونە خەریتەی گرفتی هەرێمی کوردستان بە جۆرێکی تەڵمان کردووە بڕوا بکە هەموو گرفتەکە ئەچێتە سەر هەڵبژاردن کاکزانە کاتێک کە کارتی هەڵبژاردن کاتی دەنگدان کارتی دەنگدان هێزی دەنگدان لە دەستی هاوڵاتانی کورد و سودنە و شیعە لاواز کرابێت ئیتر دوجار ئەمانە خراونەتە کۆتاییەوە بۆی بیریانێکرێتەوە تەنها ئەبێ ئەم هاوکێشە ڕێکەینەوە هەچ کاتێ هەڵبژاردن کرا بە کارتێکی بێز لە دەنگی لە دەستی هاوڵاتیانە ئەو کاتە هێز بۆ هاوڵاتیان نەگەڕێتەوە یعنی کارەساتە ئەگەر هەڵبژاردنێک بە معنای کەلیمە پاک بێت و ڕاستەقینە بێت هیچ کات دی دەسەڵاتێ ناچێت ئەوە دوو مانگ جارێ موچە بە تورسی لە هەڵبژاردنیش نەبێت بەم جۆرە کارە باز زیاکە و دەستی لە هەڵبژاردن نەبێت لە 600 باج و خەراج زیاکە و ترسی لە هەڵبژاردن نەبێت ئەمە کارەساتە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لەسەر قوت و گیرفانی هاوڵاتیان و موچەخۆرانی حەقیقی لە 140 سەرجەم موچەخۆرانی هەرێمی کوردستان بە دیوار تعین کراون بەشێکیشی تری بەتاڵی هینە شاراوەیە لەناو دەستگاکانی حکوومەتە ئەمەش نسیکی لە سا 10 بۆ 15 لە سا 10 بۆ 15 حیزبی ئێوەرە کێنی دەسەرجادە ئێوەرە کێنی ناڕازی دەربڕێ بۆیە بەڕاستی ئەمانە خۆیان نەزانن چیان کردو بخۆیان ئێمە هەموو موچەخۆرانی کوردستان لێرەوەڵمە هەر هەمووی باجی بندیوارەیات چونکە ئەوەی کە لە بەغدا کەسەی دەکا لە کاکەیەوە یعنی
معناتی يعني ئەو بندیوارنەمەوە يعني ئێوە لە سەدا 25 بۆ 27 موچەخۆرە هێوە ئەمە هەموو نەوتەکەشتان بەنێونەتان بیاژێن لە پاڵ ئەوەشە گرفتەکە ئەوەیە ینی حیزبەکان بۆ هیچ گرفتێکی دارایان بۆ دروستنا بۆ ئیلا و بڵا ئەبێ هەر لە گیرفانی هاوڵاتان ببڕێن بۆیە هەرێمی کوردستان یەکەم قۆناغ کە دەست پێ بکات بۆ دانوستان لەگەڵ بەغدان نیە لەگەڵ ئێران نییە لەگەڵ توران نییە لەگەڵ هاوڵاتیانی خۆیەتی چۆن باشە بۆ لە نەوەیەکە خەڵک ئەو هەموو باجەیە بۆی تۆ بچیتە سەر پێی خۆت بچیتە سەر کورسەکەت تۆ بۆ ناتوانانی باز بێ بە بەرژەوەندەکانی خۆت ئەزانی کاکزانە ئەمانە چەندێک بزنی سیان دروست کردووە بۆ حاڵەتێکی ئاوا ئەگەر هەموو پارێژ بەغدا هەموو پارێنەوە ببڕێ و هیچ پارەیەکشان بۆ نانێ تەحەدا ئەەکەم یەک دەستگای حیزبیان پەکیان ناکەوێت هەر لە بزنسی پاڵاوگە لە بزنسی کامێرای پوینت تو پوینت لە بزنسی چەنەها شەریکات ینی پرۆسی ینی بزنسی حکومیە دراوە بە کۆمپانیەکان ئەمانە سەرچاوەیەکی داهاتی گەورن بۆ حیزب یعنی ئەم هەموو پاڵاوگانە پارەکانیان نەچێ بۆ کوێ باشە کارەساتە من چەند جاری ژوتومە ینی تۆ ڕێگەی بە شەفافی قسەکەم کارەساتە یعنی کار و قەیوان ناویانێنم شەریکەی کار و شەریکەی قەیوان معنای هەیە نەو دەپاڵەوێ بۆ بەغدا کوردین شەریکەکە لە ناو هەرێمی کوردستانان نەو تەپاڵەوەن بۆ بەغا بە $10 بۆ هەرێمی کوردستانی ئەپاڵۆن بە 21 نەنە هیچ کەس هیچ شتێکی وات بینیوە لە دنیا تۆ بێ لەسەر خوێنی میلەتەکەی خۆت ینی سوچی کۆمپانیەکانیان سوچی حکوومەتە کێشەکە لەوەیە لە کۆمپانیال بە سوود لە چییە لەوانەیە کە شەریکی ئەو کۆمپانیانن لەوانەیە کە ئەو یاسانیان بۆ تەرتیبەکەن وایان بۆ ئەەکەن کە تەعان با پێت بڵم بەشێکی زۆر کەمی بۆ کۆمپانیانەیە هەمووی بۆ بەپرس و بۆ فڵان و فیسارە ئەم دکتۆر جەنابی دوو قسێکی کرد یعنی هیوادارم تەرجمەی غەڵەت بۆ قسەکانی من نەکرێت من هەوڵوتم لە ڕووی زانستیەوە لە ڕووی واقعی لە ڕووی سیاسیەوە من کاتێک هەڵم ئێمە بچووک بووینەتەوە بۆ موچە یعنی ئەوە ناشتێکی خراپەکەینەچی بۆ موچە ئەمەش جێگەی گریانە جێگەی پێکەنی نیشە ئێمە ڕۆژانێک بوو باسمان لە دەوڵەتە کرد باسمان لە ڕێخستنی بەغدا کرد باسمان لە فلان و فیسار و مەوزوعە کرد فلان فیساری استراتیجیە کرد ئێستا هەموو داواکان ئەمە خاڵێکی تر ئەڵێ بەغدا پابەند نابێ من حەزەکەم جوابم باتەوە هەرێمی کوردستان ئایا نەوتەکەی ڕادەست کردووە ئەوە پرسیارێک دوو ئەڵێ با بەغدا لە ساڵ 50کە بنێرە چی بنێرە 50 داهات لای خۆتە داهاتی ناخۆ ئەبێت تۆ بینێری ئەم جاوە تاتەوە زائیدەن کێن ئەوانی کە ئەم ڕێکەوتیان لەگەڵ بەغدا کردووە ڕاستە ناچاریە با منم لە قەوسەکە بڵم بە ناچاری ئەمان کورجا کردووە چونکە جەنابی ئەڵێ ئێمە گرفتی داراییمانە نەخێر بەبێ زۆرینەی توێژنەوەکان و ناوەندە جیهانەکان کە ئێمە ئاگادارین هەرێمی کوردستان حەسرێکی دارایی حەسرێکی ئابووری حەسرێکی سیاسی ئەمە یەک پێ تەڵم بە معلومات حەسرێکی دیبلۆماسی و حەسرێکی ئەمنی لەسەر ئێستا ئەمانە بۆیە هەڵم هەرێمی کوردستان چاوەڕێی گۆڕانکاریەکە چونکە ئەگەر گۆڕانکاری ڕوونەیە خۆشەتنی گۆڕانکاریەکان لە قازانجی هەرێم بێ ئەکرێ گۆڕانکاریێکی تر ڕووبە ئەوەندەی تر بەغا بەهێزکە ئەگەر گۆڕانکاری ڕوونەیە بە قازانجی هەرێم بڕوا بکەن ئەم 5 حەسرێکە لەسەر هەرێمی کوردستانە زۆر خەسترە بێتەوە و دۆخەکە زۆر خراپە بێتەوە و زائیدەن ئەڵێ با ئێمە لە ناو خۆمانە کێشەکانمان نەبێنە بەغا ئەرێ کاکە کێشەکان من و تۆ بردومانە بە بەغا کێ بردوێتی بە بەغا و باشان ئەگە بردومانە بۆی ڕێگەیان ببرێتەوە بەغا بۆ لێرە چارەسەری ناکەن بۆ تەنەزول بۆ یەکتر ناکەن سپاس دەکەم دکتۆر زۆر بە کوتی دواسەرنجت کاک وەڵام من دواوتم ئومێدەوارم کە حکوومەتی هەرێمی کوردستان مجازەفەی زیاتر نەکا بە خەڵکی کوردستانەوە و لایەنێکی دیاریکراویش لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەم مجازەفانە ڕابگرێت و مل بدا بە جێبەجێکردنی یاسای بودجێ عێراق و نەوتی هەرێمی کوردستان ڕادەست بکات و چاوەڕێی گۆڕانکاری نەبێت و چاوەڕێی ئەوەش نەبێت کە حکوومەتی عێراق بەو مەرجانەی تورکیا کە فەرزی کردووە قەناعەت کە ڕازی بێت کە حکوومەتی عێراق ئێستا زۆر بێم نەتە لەو بابەتە ئومێدەوارم کە ڕێگە ڕاستەکە بگرێت و ئیتر لەوە زیاتر ئەزێتی خەڵکی کوردستان نەدات. دکتۆر ئاراست دواسەرنج زۆر بە کورتی زۆر سپاس سەرەتا داوای لێبوردن دەکەم کە قەتع دەکردم من جەونەتان نەدەبوو ببوورە من لەبەر عەدالەتی بەرنامە بوو بەڕێز دکتۆر کێشەکە لای ئێمە دەستت خۆش بێ دەستت خۆش بێ وەڵام من ئەوەی دەڵێم یعنی
چەند ڕێگایەک هەیە دەتوانین بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەگەر ئێمە پشتڕاست بووین لەسەر ئەو بابەتەیکەوە هەیە بۆ بەرچاوڕوونیش ئەتوانین لە ڕێگای دادگای فیدرالی و دووبارە ئەو لایەنە سکالات و مار بکەن ئەگەر کێشەکە لە عێراقا ئەگەر لە ڕێگای عێراق نیانتوانی ئەتوانن لە ڕێگای محاکمی خاصی نێودەوڵەتی هەرچەندە محاکمی بۆیە ناتوان لە ڕێگای دادگای دادی نێودەوڵەتی بکەن چونکە دادگای دادی نێودەوڵەتی کێشەکە لە نێوان دوو وڵات چارەسەرەکە بۆیە بێ داوای تحکیمی خاص بکرێت وەک چۆن ئەوەی کە پاریس کرا ئەوە بکریان لە ڕێگای نەتەوەی گرتوەکان بتوانین ئەو کێشانە چارەسەر بکرێت بەڵام گرنگترین بابەت ئەوەیە هەموو جار تاکیدی لەسەر دەکەمەوە یەک دەنجی کورد لە بەغدا دەستکەوتی باشی بۆ هەرم هەیە پەرتەوازی کورد لە بەغداش ماڵوەرانی بۆ کوردستانی ئەوەی کە دەیبینین تاوە کوێستەکەەوە هەیە بەڵێ گۆڕانکاریەکان خێران لە ناوچەکە دەبێت هەرمی کوردستان خۆی ئامادە بکە بۆ گۆڕانکاریانە هەروەک کاک دکتۆر کاروان باسی کرد من نازانم زۆر قسەیان کرد جۆم لێ نەبوو ئەگە تێبینی لە سەقسەکانی من هەبێیان نەبووی وڵاتی بەڵام ئەو گۆڕانکاریانە بێ هەرمی کوردستان ئامادە بێ بە هەموو جۆرێک ئەگەر ئامادە نەبوو بەتاکید بە زیانی ئێمە دەشتێتەوە. سپاس بەڕێز دکتۆر ئاراس عەبدوڵڵا ڕاوێژکاری یاسایی لەو لێرە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێز بەهجەت ئەحمەد شارەزای گرێبەستنەوتیەکان. سپاس بۆ بەڕێز دکتۆر کارۆ حەمەد ساڵح شارەزای ئەبووری و وەروە چاودێری سیاسی. بینەرانی خۆشیویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە بەرنامەی ڕاهەنمان پێشکەشکردن ئێوە ژەمانەتی خوای گەورە بن خواتان.